بناوی خوای گەورە و مەرەبان سەرەتا بەناوی کارجێری قوتابخانە و مامۆستایان و قوتابیانی خۆشەویست بە خێراتنیشی گەرمی میوانە بە ڕێزەکان دەکەین بە تایبەتی مامۆستا لوقمان سەعید بەڕێوەبەری گشتی پەروەردەی گشتی هەولێر و مامۆستا شێخ سەعید جێگری بەڕێوەبەری گشتی و مامۆستا عەبدولوهاب یەکەی سەرپەرشتی هەولێر و مامۆستایانی بەڕێز و میوانانی قەدرگران زۆر بەخێر بێ گەورەتان کردی. قوتابخانەکەمان بە بۆنە نوێژەنکردنەوەی لەلایەن خۆم بووە بابرێن لەلایەن خۆم بوو هەستایمە بە نوێژەنکردنەوەی بۆیە ئەو نوێژەنکردنەوەش مامۆستا لوقمان تازە ئەو پۆستەی وەگرتیا هەر عەزم لێبوو لەسەر دەستیوی ئەو نوێژەنکردنەوە ئەو قردێرە سۆرەمان لێ بکاتەوە زۆر بەخێر بێ گەورەت کردی زۆر زۆر بەخێر بێ. و هەروەها قوتابخانەکەمان لە ڕووی خوێندن و زانستیەوە بەرەوپێشچوونێکی زۆری بەخۆی دیتیەوە ساڵ بە ساڵ هەنگاومان زیاتر ناوە لۆ بەرەوپێشچوونی دەلیلی ئەوەش قوتابیانیمە ئێستاوا لە کۆلێژ دەخینن قوتابیانیمەوە ئێستا لە پەیمانگایەکان دەخینن ساڵانە 56 قوتابخانەمان لە پۆلی نۆ دەردەچی تقریبا عدودی 35 وەسیقە دەڕواتن لە بۆ پەیمانگاکان لە بۆ عدادیەکات سوپاس لۆخوا ئەوەلی دەستی مامۆستایان دەکوشین مامۆستایەکانمان زۆر قەدرگرانن زۆرمان دیبوونە بە پرۆسەکە. لێرەدا دەمەوێت سوپاسی قوتابیە خۆشەویستەکانیش بکەم ئەوانی زۆر ئیتیزام بەدەوام و ڕۆژانەی خۆیان دەکەن زۆر سوپاسیان دەکەین سوپاسی داک و بابەکانیان دەکەین زۆر سوپاس لە کۆتاییدا ناموێت زۆر درێژە پێ بدەم ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا لوقمان دەکەین چەند وتەیەک پێش بچووکە با بفەرمووی. مامۆستایان و قوتابیانی عازیز بەناوی خۆم وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر دەستخۆشی لە بەڕێز مامۆستا لوتفی دەکەین ئەوەی کە هەستاوە بە نوێژەنکردنەوەی قوتابخانەکان لەسەر ئەرچی خۆی هیواداری نمونەی زۆر بێ و ئەوەش هەستکردنە بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ڕۆڵەکانی نەتەوەکەمان. قوتابیان ئەوەی مەبەستە لێرکوانە کە ئەوڕۆ لە بۆی کۆبووینەوە ئەو نوێژەنکردنەوەی لە بۆنگۆیە پێویستە لە سەرنجۆش ئەو پاکوخایانی ئەو قوتابخانەی بپارێزن. هیوادارم لە خوێندنەکانیشتان سەرکەوتوو بن دەستخۆشی لە بەڕێوەبەر و مامۆستایانی قوتابخانەکەش دەکەم دەستان خۆش بن.